لە هەموو دنیا چەند جای تێژەم قسەم کردوێتەوە تقریبا بانەڵم لە هەموو دنیا لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیادا کەناڵەکانی ڕاگەاندن و ڕاگەاندن لەلایەن کەرتی تایبەتەوە پشتیوانیەکرێت حاڵەتی زۆر دەگمەنە کە کەناڵی ڕاگەاندن هی حکومەت و هی حیزب بێت بە تایبەت لە وڵاتە پێشکەوتوەکانی دنیا تاوان بێگومان لە هەندێ نظامی شمولی و هەندێک وڵاتی تری یا وڵاتەکانی کۆنی کە بە ئیشتراکی ناسرابوون هەیە بەڵام لە وڵاتە پێشکەوتوەکانی زەحمەتە بۆیە ڕاگەاندنیش وەکو هەموو سێکتەرێکی تری بوارەکانی ژیان بزنسە دای ئەنیت کەسابەتە پاری پێپیاکەی تو دەتبێ وەکو باسم کرد لە زۆر وڵاتەکانی دنیا کەواتە ئەوەی کە ئیستا من ئەیکەم ئەوە حاڵەتێکی تەبیعیە کە ڕاگەاندنێک هەبێت و بۆ نیازەی کە لە داهاتوو تاوان ڕاستێمە تا ئیسە لەماوەی 4 ساڵی ڕابردووە کە ئێستا پێمان ناوەتە ساڵی پێنجەمەوە ڕەنە لە پشتیوانیکردنی دارایی NRT زەرمان کرد بێت لە ڕووی مادیەوە بەڵام پرۆژەیەکە کە ئێمە باوەڕمان پێ هەیە حەزەکەین ڕاگەاندنێکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە هەبێ و باوەڕشمان بۆیە کە لە چەند ساڵی داهاتووە درەوی ئەم چاندنەمان بەرهەمەکەی ئەچێنینەوە و ئیسفادەکەی وەرەگرینەوە باشە بەڵام ینی بەڕوونی پرسیارەکە ئەوەیە و دڵنیا من پرسیاری خەڵکیشە تۆ دەستگایەک ماوەی 5 ساڵە دامی دەکەی ینی دەڵێ زیان دەکەم نەقازانج ئەم بەردەوامیە لە پای چی ینی بۆچی لە دنیای بزنسی شاکا کارزان زۆر بزنس هەیە مەسەن تۆ مەعمەلێت دانی جەدوای اقتصادی هەیە بدایە جەدواکەی حسابی بۆکە یاڵێ من 3 ساڵێکم 4 ساڵێکم زەرەکەم بەڵام دوای ئەوە قازانجەکەم ئەمە لە ڕووی مادیەوە دووهەم لە ڕووی معنیەوە لەبیرە نەچێ قازانجکردن بە تەنها هەر پارە نییە یعنی سەمەسە من زۆر جابیرەکەم و پرۆژەی نیشتەجێبوونم هەیە پرۆژەی گەشتیاریم هەیە زۆر پرۆژەی ترم هەیە ئیتر لە ئەخیرا پارە تا قیمەتێک تا حدێک قیمەتی هەیە من مەسەن کە دەعمی مؤسسەیەکی ئەعلامیەکەم پشتیوانی داراییانەکەین پشتیوانیانەکەین بۆ من لە ڕووی معنەویەوە ئەمە ئیمکانیەتە ئەمە قازانجە و بۆ من بەقەد ناحێمادەکەی ئیسپادی لێ ئەەکەم کەواتە ئیسیفادە تەنها پارە نییە بخەیتە گرفانەوە دامە معنەوەیەکیش ینی پارەیسە من بێگومان ئەگەر تۆ سەیری من بکەی لەگەڵ یەکێکی شاکە لە هەمان وەکو من لە بواری خانوبەرەیە ئیسtismاری کردووە واتە کەسابەتی کردو ئیشی کردووە ئەبینی حتمما فەرقێکمان هەیە ڕەنە جیازکە بەهۆی ئەو بەکەم پشتیوانی دارایی مؤسسەیەکی ئەعلامی کردووە باشە قسێکی زۆر هەیە لەسەرەوەی کە NRT کەناڵی NRT بە تەنیا گروپی کۆمپانیەکانی نالیان نییە کە دامیەکات و ئەگەر گروپی کۆمپانیەکانی نالیاش بێت خاوەنەکەی بە هاوکاری لایەنێکی دیاریکرا و ناوی زۆر لایەن دەیێ من ناوی لێرەدا ناوی هیچ لایەنێک بێنم باز لەوە دەکرێت ینی کە دامەکە بە تەنیا تۆنی لایەنی سیاسی هەیە کە هاوکاری مادی NRT دەکات حەزکەی من بۆ تەواوکەم من ناوەکەی هێنم طبیعیە لەبەرەوەی حەزکەم بینەرانی بەڕێزش بزانن هەر بۆ معلوماتە کارزان زۆری ناوهێنان مانای بێلایەنی NRTە من ینی پێم خۆشە کە تواڵی ترسەکەم لەوە بوو لە ئەوڵی NRT لە ماوەی 5 ساڵی ڕابردووە تا ئیسە بیان تام کەناڵی فلان کەسە وەکو چۆنی سە لە کوردستانە کەناڵتر دروست بووە بە حساب ئەهلیە بەڵام هەموو کەزەڵی فلان کەسە واتە شتان لای خەڵک ون نابێ ئێمە بدایەت پیانەوتن قەناتات پێشەوەی دروستکردن و هی کێتی لە پشتە دوای حەڤە شوبات بوتیان هی گۆڕانە دوای ئەیان و هی ئەمریکا زەڵمای خەلیزات پشتێکرێت دوایان و هی ئیسرائیلە دوای ئێستا پێمانەڵێن هی داعشە بۆ نمونە لەبەرەوەی مەسەن ئێوە مقابلەیەکی مەلاکرەکانتان کردووە ئێستا اینجا ماوەیە بڵاو تۆڵێن هی پارتیە لەبەری لۆگۆکەی بووە بە زەرد تێگەی ئەنواع و ئەشکال تۆمەت و شتت ڕەنێتە پێ بڵێن هی ئیطلاعاتە بڵێن هی میتە بڵێن هی ئەوەیە ئەم شتانە بەڕای من زۆر قیمەتی نییە لەبەرەوەی لە ئەخیرا تۆ لە بیرە نەچێ ئێمە لە هەرێمی کوردستانە کارەکەین وانە تۆ ئەزانی من خۆم شخصی خۆم ڕوبەڕووی تەقەکردن بوونەتەوە قەناتەکەی ئێوە ڕوبەڕووی سووتان بۆتەوە ڕوبەڕووی دەیان شت بووینەتەوە ئەگەر کەسێ بزانێ شتێ لەسەر منە هەریسە دەمێ و پێشان خۆش بوو لەسەر شانزین و کردبوونێتەوە من ئێمەشان ناو بە محکەمە منیشان گرتبوو لەبەرەوە ئەوەی کە پەنا ئەبرێ بۆ ڕێگەیتی مەسا هەندێجا بەرامبەر من هی ئەوەیە کە هیچ کەسێ هیچ نقطەی ترینە لەسەر من وەکو باسیشم کرد زۆری سەرچاوەکان و ناوەکان دلیلیەوەیە کە کەس لە پشتۆنێک نات چمانتقێکی تیا تۆ ڕۆژە سەر بە پارتی بێ ڕۆژە سەر بە یەکێتی ڕۆژە سەر بە گۆڕان ڕۆژە سەر بە ئیسلامی ڕۆژە سەر بە ئیسرائیل ڕۆژە سەر بە ئەمریکانیەوە مانای ئەوەیە کە ئەم بێسەروبەری هیەوەیە کە سەر بە کەس نیت باشە لە ماوەی ڕابردوودا بۆ ماوەی 3 مانگ NRT ڕاگیرە بە مەبەستی نۆژەنکردنەوەی ئەوەش لەو کاتەیە بوو ینی کە هەرێمی کوردستان لە قەیرانێکی دارایی گەورەدا بوو باز لەوە کرا کە NRT بۆ نۆژەنکردنەوەی نزیک لە 20 ملیۆن دلار گەر زیاتریش نەبوو بێ تەرخان کراوە بۆ نۆژەنکردنەوەکەی لەو وەختەدا و لە کاتی ئەم قەیرانە داراییەدا
گروپی کۆمپانیەکانی نالیا ئەم پارەی لە چۆ پەیدا کرد بۆ نۆژەنکردنەوە و بنیاتنانەوەی NRT. وڵی ڕاستکەی من هەستەکەمەوە ینی ڕەنە بەشێ بێ لە پروپاگەندە ینی ڕەنە قەنات هەبێ یا خەڵک هەبێ بێ مەسەن بڕێ پارە لە مەسوولەکەی بسەنە لە حیزبەکەی بسەنە بڵێ من قەناتێ دانم 100 ملیۆنی تێچێ ئەو دیعاش بۆی ماکەن بۆی بڵێن نۆژەنکردنەوەی NRT 20 ملیۆن دلاری تێچێ من بۆ معلوماتی زیاتریشم بیستەوە من خەڵک هاتوو بە خۆم توتی ڕاستاڵێن NRT 100 ملیۆن دلاری تێچووە لە بەروی ئەم هەموو سیستەمی ئێزی و ئەو هەموو تەکنیکە و ئەو هەموو پیامێرە لە دنیا و ئەو هەموو شتە تازێ و مەسەن ڤێرچۆڵ ستودیۆ ئەو هەموو پشتیوانی کە کراوە NRT خەڵک یاڵێن لە 100 ملیۆن دلارەکە بەڵام ڕاستەکەی وانە پێش هەموو شتێمە بە عەقڵەکرێت واتە بێ عەقڵێک هەبێت لە پشتێکیشەوە دووهەم بە دڵسۆزیەکرێت واتە پارێدزی و پارە خواردنی تیانە بێت ئێمە کە پشتیوانی دارایی NRTمان کردووە مقابلیۆی لە 5 ساڵی داهاتووە هەرچی ڕکلام وارداتی NRT هەیە بۆ گروپی کۆمپانیەکانی نالیا بێت هەستانی بە پشتیوانیکردنی دارایی NRT و نۆژەنکردنەوەی NRT بە هەموو نۆژەنکردنەوەی NRT بۆ معلوماتت یعنی ڕوبع ئێو پاری تۆشی تێنەچووە بەڵام مەسەلەکە چێ ناڵم خەڵکی تێگەرەمی شی بکردا بە 100 ملیۆنیش پێی ناکات لەبەرەوەی ئاتەم بەداخەوە لە هەندێک موسساتی حیزبیاوی کە هینیە ڕقیم نین بەسەریان و دڵیان پێناسووت مەسەن شتە بە 100,000 دلار بێڵە 2 ملیۆنم پیاوە بەس لای ئێمە کە کۆمپانیای نالیا پشتیوانی دارایی هەست شتێکی تر بکە هەست پرۆژێکی تر بکە پارەکە لە من دەرەچێت لە گرفای من دەرچێت لەبەرەوەی من خۆم زۆر خەمەکە و پارەیە چەنە و بۆچی سەرفیەکەم و لە پێناوی چییە بۆیە ئەو پارەی کە لە NRT سەرفراوم دۆخە پارێکی زۆر کەمە و لە بری ئەوەیش چەنە ڕقەمەکەی نەگەشتۆتە 2 ملیۆن دلار نەگەشتۆتە 2 ملیۆن دلار و لە بری ئەوەش NRT ئستاگە دیقەتی بەن ڕکلامی NRT لە ئیستا لە چاو پێش داخستنەکە دەهێندە فەرقی کردو وەکو پێم تێمە بزنسە ئەمە هیچ عەقڵ و عیلم و هینێکی ناوێت یعنی پارەیەکە سەرفیەکەی ئیهێنیتەوە کوازە لای معاملەدان لەم بێپاریا بڵێت تۆ بۆ معاملەدانەوە یا معاملەدانە مەسەن من هەر ئاویش فرۆش معاملێکی ئاودانم سبێنە پارەکەی پێ دەرێهێنەوە ناڵێم وەکو پێم تی ڕەنە لە ئیستای ڕاگەاندنیش لە سەر نەو بێ پرۆژەیە کە پارە پێیاکە بەڵام من ئومێدم ئەوەیە کە لە داهاتوە پارە پێ هێشتا NRT نەبووە بۆی کە خۆی بژێنێت ئێمە وەکو پێمتی حالیان ئەوەی کە من ئاگادارم و پارەی تای سەرفەکرێت لە مقابلەوە کە گروپی کۆمپانیەکانی نالیا هەرچی ڕکلام و داهاتی NRT بۆ ئەوە بێ پێ و عەقدەی کە لە بینمانە هەیە تا ئێستا نەگەشتۆتەوە بەڵام من پێم وایە لە داهاتوویەکی نزیک ئاگاتەوە هەر حەزکەم نقطەی تریش پێ بڵێم کارزان من لە چەند بۆنەی تری شاباسیەوەم کردووە خەڵک وا نەزانێ منم یەکەم جار من پشتیوانی دارایی مؤسسەیەکی ئەعلامیەکەم من ساڵی 2000 بۆ 2001 لە ئەڵمانیا گەڕابوومەوە لە زانکۆی سلێمانی بووم خوێندکار بووم پشتیوانی دارایی ڕۆژنامەیەکمە کرد بە ناوی ڕۆژنامەی خوێندنی لیبرال مەجموعەیە گەنج بووین پێکەوە ڕۆژنامەکان دەرکرا و کاتەش هەموو خەڵک و پرسیاری لێکردم ئەی تۆ چەندە دەستەکەوێت لەم ڕۆژنامەیە یعنی هەندێک کەس بەداخەوە ناژڵم هەموو هەندێک کەس بەداوام وازان کە کەسێک ئیشە بکا بێ ئیلا پارەی دەست بکە لای من پارە هەموو شتێ نییە و هەموو شتێکش لە پێناو پارەیان ناکەم من ئەگەر لە پێناو پارەیە بکردا چانسیەوە هەبوو NRT بفرۆشمەوە پاری باش لە پێناو پارەیە بکردا ئێستا NRT داخست 10 پرۆژێ و بەهێنانی ترم وەرەگەر من 4 ساڵە یەک پرۆژەیان بە گروپی کۆمپانیەکانی نالیا بەس لە بەروی NRTمان هەیە کەواتە من بە دوای پارەیان ناگەڕم بە دوای شتێکی تر ئاگەڕم کە خەڵک هەندێک خەڵک بە دوایان ناگەڕێت باشە هەر لەسەر مەسلەی داخستنی NRT یاخود ڕاگررتنی پەخشی NRT دەنگۆ هەبوو لەسەرەوەی کە ئەم کەناڵە فرۆشراوەتەوە و هەندێک لایەن بۆ لەمە دووە پشکیان دەبێت تۆ وەڵامیەوە دایەوە کە بۆ خۆت ئیدارەی کەناڵەکەکەی وەکو لایەنی دارایی بەڵام دەمێ بزانم پێشنیازی فرۆشتنی NRTتان بۆ کراوە لە تازایان نەخێن کاتی خۆی تقریبا 2 ساڵ لەو پێشتێکی وا هەبوو کە ڕفزمان بەس لە ئێستا نەخێر من پێم وایە بەشێک لە پروپاگەندە بەردەوام حەزی دڵی خەڵکە مەسەن کە NRT داخرا بۆ ئەوە ناکرێتەوە هەندێک کەس ڕەنێک عادەتەکەی کەم بێ زۆر بێ نازان بەس هەندێک کەس حەزیەکە نەکرێتەوە ئیتر بە بیانی پروپاگەنداڵێ ناکرێتەوە مەسەن هەندێک کەس حەزەکە NRT بێلایەن نەبێ ئەڵێ بێلایەن نییە هەندێک کەس هەیە حەزەکە سەر بە ئەمریکا بێ ئەڵە سەر بە ئەمریکا هەیە حەزەکە ئەوە نییە هەندێک کەس بەردەوام حەزەکانی دڵیانەکەن بە پروپاگەندە بۆی لە قیمەتی ئیشەکە کەمکەنەوە بەڵێ باشە لە ساڵی ڕابردوودا تۆ تەقەت لێکرا و بریندار کرای دەمە بزانم و دۆسێ بە چۆ گەیشت هەر وەک خۆیتی چۆن بۆ هەروە تا ئێستا تەقەکەران نەخێت تەقەکەران نەدۆزراونەتەوە ئێمەش چاوەڕێ باشە لەبەرەوەی وەکات خۆشی باسم کردویان لێرە زەحمەتە ئەو شتانە ئاتەن هەندێک مەشاکیلی بەسیط تۆمەتی بەسیط کوشتنی بەسیط جەریمەی بەسیط ئەدۆزرێتەوە بەڵام هەندێک لە جەریمە کە ڕۆیات
هەل لە کوردستان شانە لە وڵاتانی کە هەندێک جار جەریمەی سیاسی تیا زەحمەتە بدۆزێتەوە. باش سپاس. پێم خۆشە چەند کۆمنتێکەوە بکەن لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ڕەوەس باڵەکی دەڵێ باشە ئەو پارەیەت لەکوێ هێناوە و چه حیزبێک پاڵ پشتی کردووی. کۆمنتێکی دیکە هاوڕێ قادر دەڵێ کاک شاسوار بە چ کاسپێک دەستی پێکرد وا ئێستا بۆتە ئەو سەرمایەدارە. هەروەها کۆمنتێکی دیکە دەڵێت باشە بۆچی هێشتا ئەو کەسە نەدۆزراوەتەوە کە ئەو کارەی کردووە مەبەستی تەقەکردنە لە شاسوار عەبدولواحید. کۆمنتێکی دیکە ئەلانتەنیا دەڵێ پێی بڵێ ئایا زاڵمای خەلیلزاد پشتگیری دەکات؟ پێم خۆشە وەڵامیان بیتەوە. تاوانەوەی تەقەکردنەکە وەڵامەوتم ئەوە زەحمەتە، یعنی ئەوە پێویستە لایانی پەیوەندیدار حکوومەت، پۆلیس، ئاسایش، محکەمە وەڵامیەوە بنەوە کە بۆ ئەو کەیسە لێ ڕاگیرا و وەستاوەتەوە. بەنسبەتەوەی کە ئەو پارەم لەکوێ بوو کێ شەریکە لەگەڵما ئەتوانم جواب بمەوە بەس دەبێت دەرفەتم بێ بۆی لەبرەوە ینی باش دەرفەتێن بەڵام بۆەوەی وەڵامەکەت ئەوەتر بێ ینی بۆی پرسیارەکەی منیش بچێتە پاڵ کۆمنتەکان. تۆ کە دەستت کرد بە گوندی ئەڵمانیەک تەمەنت چەند بۆ کاتە؟ 28 ساڵ. 28 ساڵیدا پارەیەکی وا چۆن دەستکەوت کە بتوانانی پرۆژێکی وەکو گوندی ئەڵمانی ئەوەیە پرسیارەکە من تاوان پێشەوەی جوابی پرسیارەکان بمەوە کەم پارێم لەکوێ هێناوە. هەموو هاوڵاتی ئێستا کە لە ماڵەوە دانیشتۆ حەزەکەم بەهێمنی، یعنی ئەوەیە بۆ یەک لەحزە چاوی داخا بەس گوێ لە قسەکانم بگرێت، ینی بزانێ زەلام پاری چۆن دەستەکەوێت. کاتێک کە تۆ شکەکەی لە زەلامی ئەڵێ ئەم پارەی لەکوێ بوو، ئەبێ ئەم کەسە سەر بە حیزبێکی گەورە بێ، نزیک بێ لە حکومەتەوە، پیاوی خەڵک بێت، وانە بۆی لە پاڵەوە بتوانێت پارە بەرێت دزی بکە، گەندەڵی بکە، شت بکە، کەسیش نەیگرێت. پێم وابێ هەچ کەس ئێستا بە ویژدانەوە بۆ یوتم بۆ یەک لەحزە چاوی داخە گوێ لەم قسەی من بێزانێ من چیم بەرامبەر کراوە و بەردەوام چیم بەرامبەرەکەن و ئایا من سەر بە حیزبێکم یا سەر بە حیزبێنیم، سەر بە حکومەتم یا سەر بە حکومەتیم، سەر بە دەسەڵاتم یا سەر بە دەسەڵات نیم. من بالعکس مەسەڵەن ئێستا تۆ خۆ پرسیاری تەقەکەم لەکەی باشە ئەگەر زەلامێ گەندەڵ بێت، دز بێ، فاسد بێ، پاری دزی بێ، بۆیان بیکوژن تەقەی لێ بکەن بۆ نمونە، بۆیان هەڕەشەو لێەکەن، بۆ مەسەڵەن ئەو قەناتی کە تۆ پشتیوانی دارایی ئەەکەی یەن ئەیسووتێنن، وانە زۆر بە ئاسانی یەن کە لە بچاکەنە دەستەوەن بە محکەم و لەسەر و دزیانی کە کردوتە لایەنی کەم حکمیان، وانە خۆستە من 4 ساڵە لە 2011 کە نافتمان داوزان و تا ئێستا یەک پرۆژەم نەیراوەتی لە سلێمانی. ئەگەر شتێکم لەسەر بووە مەسەڵەن ئێستا تۆ سەری کە ئەو هەموو بەرنامە و شتابێ ئەو هەموو قسەیە بێ لەسەر فەساد و لەسەر گەندەڵی باید پێ بێ بڵێ مەسەڵەن کۆمپانیای نالیا شتێکی لە شوێنە بردووە ئەرزێکین کردەوە. هەموو ئەو شتێک کە من کردووە بۆ معلوماتی خۆ کاک کارزان ساڵی 2007 یاسای وەبەرهێنان هەبووە، چون بە پێم یاسایە داوای ئەرزەم کردووە. ئەو کاتە هیچ پرۆژێ لە سلێمانی نەبووە، هەموو کەسیش گاڵتەی لێ هاو، هەر بە گاڵتێش ئەرزەکەیان نامێ. ئەم ئەرزەی گوندی ئەڵمانیان نامێ، وتیان ئەم شوێنە و عینە من داوای شوێنی ترم کردووە، ئەم شوێنە 18 مەتر چاڵ بوو لە خوار و جادە شەستێکەوە بوو. دوای وتم باشامێ ئێوتیان کاکە تۆ چاڵاکەی بەچی؟ وتم ئێستا من داوای ئەرزی ترم کردووە نامنێ، ئەمە تا ناوەتەوە مەش ڕازیمە من نانێ، وتم من یەکەم بەشت ئەرزەکەم وەرگرت کردمان پرۆژەی نیشتەجەبوون بۆ ئەوە پێویستمان بە 1 ملیۆن دلار بوو. من لەگەڵ دوو کەس ترا بووم بە شەریک بە هەر سێکمان ملیۆن دلار، پارێکی زۆر جوانەوە. من و کاتە 300,000 دلارم هەبووە کە دەستم کردەوە پرۆژێ بە شانازیشەوە لە هەموو شوێنە باسەکەم، بەڵام عەقڵی لەگەڵا بووە. پارە هەموو شتێ نییە، دنیاش فرسەتە. چون بۆ لای زۆر زەلامی دەوڵەمەندی ئەم شارەکە ئێستا حەز ناکەم نایان برن و بەنامەیە 4 کەسی زۆر مهمی دەوڵەمەند لەم شارەیە گاڵتەیان پێکردم. ئەو پرۆژەی چ کاکە و ئەرزیا و یان بێمەوە هەر وەرمان نەگرتووە. فکرەکەمەوە بوو دەستمان کرد بە خانوو دروستکردن، ئەسڵ ملیۆن دلارکەشمان سەرف نەکرد، یەکسەر دوای 2 مانگ ڕکلامان کرد بۆ خانوو فرۆشتنەکان، خەڵک هاو سیقەی پێکردن لەبەر خانووەکان بە 2 مان بەرز کردەوە، هاتن خانووەکان لێکردین. بۆ بە شەپاری خۆمان هەبوو لەگەڵ ئەو پارە پێشەکەی کە لە خەڵکمان لەسەر مەشروعەکەمان تەواو کردو پارەم قازانج کردووە. من نەدزیم کردووە، نەپێویستم بۆ واستە بووە، نەپێویستم بێشتێ بووە. حکومەت خواخۆی بۆ خەڵک ئیسیسمار بکات لە سلێمانی کەس نییە کرد. یەک دنیا دەوڵەمەند هەبوو لە سلێمانیەکە دیقەت بن یەک مەشروع لە سلێمانی نەبوو، تاکە مەشروع کە دروست بووە بەرهێنانی فعلی گوندی ئەڵمانی بوو. لە هەولێر پرۆژە زۆر بوو. دەستمان کرد بە خانوو فرۆشتن، خانووەکان فرۆشتا بە پارەکەی خەڵک مەشروعەکەمان تەواو کرد و پارەم قازانج کرد.
و هەر باشتەکە بۆ باسکەم لە ئەسنای مەشروعەکەمە چەند عەرقەلەیە هاتە ڕێگەمان لەگەڵ فڵانە بوو بە مشکلە لەگەڵ ئەوە هاتە مشکلە ئەو تەماعی لەوە بوو بێ بازاڕی بوو خانەکان نەئەفرۆشتا دوو شەریکم لەگەڵا بوو هەردووکیان لە نێو مەشروعەکان منیان بەجێشت ولەو کاتیان منەوە نەمستەکتر بووم یەک مجازفەم کرد هەر بە پاری ئەو مەشروعی کە وەرم گرتبوو ئەوانش قازان شمانێ و لیان دەرچن ئەوانش بە قازانچەکە ڕازی بوون کە برادێکی خۆمە ئیسش برادەرمە 350,000 دلاریا بوو 800,000 دلاری قازان زۆرگر مەمنونیش بوو منیش مەمنون بووم کە ئەوڕۆی ئەو حەزی نەکرد مجازفەکە لی دەرچوو من مجازفەکەم کرد اینجا واژ نەزانی خەڵک بە سوتفاوێ بە ساحیبی ئەم پرۆژانە کاکارزان من لە مناڵیمەوە ئیشەکەم لە 6 ساڵیمەوە ئیشەکەم ئیشکردنی شتێ نییە مەستانەمە ڕەشەتەی دکتۆر نییە بۆی سم بۆ توی بنووسم بڵێم وەڵام خاڵانەوە بۆ نووسم بیکە دەوڵەمە نەبی دەوڵەمە بوون وانە سەرۆ دەدەسێنان وانە مجازفەیە ئازایەتیە پلاندانانە یعنی بە عەقڵ هەبێ پلان دابنین چانس و فرسەتە من هەر چواریم لێ کاتا بۆ کۆبەتەوە ئەو کاتی کە من دەستم کرد بە گوندی ئەڵمانی پرۆژەی بۆ بەرهێنان نەبوو لە سلێمانیا کەس نییە ناسیم هەمووی گاڵتەی لێ ئەهاو مجازفەم کرد قەرزم کە من سەش قسەیەکی خێزانەکەی خۆم بیریەت هەر بۆ معلوماتەوەنی خەڵک وانە نەزانن منەوە کاتیش هیچم نەبووە منەوە کاتیش خانی خۆم هەبووە دوو ساریشم هەبووە کە دەستم کردەوە 300,000 دلاری دانرایشم هەبووە بۆ گەنجێتی کە تۆش باسێکە یعنی وانە نەزانین من لە هیچ چۆ دەستم پێکرەوە خێزانەکەی باش ئەگەرم ایشە سەری نەگەرم و چێوە پەڕی دوو سارە کافڕۆشم چونکە ئەو کاتە هەر بەنمونە بۆ باسکەم بەس ئەو سێتی خەریتی کە دروستم کردبوو بردم بۆ حکومەت و کە حکومەتم پێ ئەوە نیە پێم قەنەعەت پێ کرد و معجب بوون پێی بەس ئەو خەریتەیە و کاتە 20,000 دلار ماوە کە کەس 20,000 دلاری نایە بە خەریتە بە 100 دلار شتیوا بوو بەس ئەو کاتە یعنی موچیە 20,000 دلارەکەم سارەکەم ئەفرۆشم یعنی ئاواهیم باسە کرد باشە کە ئەو کاتی ژانی خاوەنی پارە بوویت یەکێک لە کۆمنتەکانەوە بوو کە دەڵێت چه کاسپیەکی کردووە ینی بە کورتیش بێ تەجروبەکەی خۆت چۆن بۆ تا گەیشتوتە لەگەڵ باوکم هەروای فێری کردم لە دوکانی باوکم من ئیشم کردووە ڕەنە خەڵک نەیزانێ من 95 تەمەنم 16 ساڵ بووە بە تاقی تەنیا لە سەردەمی بەعسە هاتووی بەغام کردو کەسابەتم کردوشتم هێناوشتم بردووە ئەو کاتە بە 16 ساڵیم و باوکم میلیۆنێر بوو بۆ معلوم خەڵک وانە زانێ ڕاستە باوکم ینی ئێمە دوکانی کاوخانەمانە بوو بەڵام 4-5 خانومان هەبووە ئیسێژەم کە زان لە گەرەکی تویمەلیک و لە شوێنانی تر و تا ئیسێژ ئێمە 6 دوکانمانەوە لە ناوبازار هەر نیشمان فرۆشتەوە و تا ئەم لەحزەیە مەطعمێکی گەورەمان هەیە لە تکریت کە حیجز کراوە هەر بەنای باوکمەوە ئیسێژ ئیجازەکەی بەنای باوکمەوە هەر نەچوونەتەوە بەلایە من سەرباری کە باوکشم متەمەکین بوو خۆم بە تاختەنا بۆ مناڵیەمە چم ئیشمە کرد لە 16 ساڵیەوە بزنسی خاصی خۆم هەبووە لە تقریبا لە 7 ساڵیە لە 5 ئیعدادی و نووسە مامۆستاکان لە مەکتەبی هەڵکەوت دەزانن وازم لە مەکتەب هێنا ئیشمە کرد بەڵام عاقلەکەم کردم بە ئیجازە 4 ساڵ نەچمەوە بۆ مەکتەب دوایی کە ساڵی 99 هاتمەوە بۆ مەکتەب کاسپیشمە کرد خوێندنیشمە کرد لە پۆلی شەشە تەلەبەکە مانێکی زنەیرا بۆ سعی من هاتووی بەغامە کرد کەسابەتمە کرد لە ڕێگا سعیمە کرد اینجا واهیش 92 هێنا کولی هەندسە وەریگرتم لە کولی هەندسەیشە ئیشیشمە کرد جەریدەیشم هەبوو پارشمایە بە جەریدە و تەلەبەیش بووم و ساری خۆشم پێ بوو لە ناو زانکۆی سلێمانیا و لە ئەڵمانیا ژوون پاسپۆرتی ئەڵمانیشم پێ بوو لە دوای ئەوە شۆکە تەخەروجیشم کرد لە ساڵی 2005 ڕۆژە لە ڕۆژان تا ئێستا تەڵەبی دامەزانم لە هیچ دایرێکی حکومەت تەقدیم نەکردەوە خۆم بە تاختەنا ئیشی خۆم کردەوە هەر یەکسەر کە تەخەروجم کرد یەک ساڵ لە کۆمپانیایە بووم ئەو سامهندس 300,000 ناروشتوای هەبوو من هەموومانە 2,000 دلارم هەبوو لە بەروی هەر کە تەخەروجم کرد لە کۆمپانیای بەرزی بووم بە مدیر مەشروعی 11 مەشروع اینجا دوای ئەوژ مقاولاتی خاصی خۆم هەبوو 2006 بۆ 2007 دەستم کرد بە گوندی ئەڵمانی واتە کەس بە سوتفە کاکارزان نابێ بە ساحیبی هیچ ینی من بۆیە ئەم شتانە ڕوونەکەم و حەزەکەم ئێستا بە هەزارەها گەنج بە هەزارەها خەڵکی لەم تەلەڤیزیۆنەوە گوێی لە منە حەزکەم تەشجیعی خەڵکم من قەت لەگەڵیانیم ئەوە نیە وەرەی خەڵک پشکێنم بڵم وڵات تۆ قەت نایە بە ساحیبی چی هەرێ بێ مەسئول لە پشتۆ بێرە بێ حیزب لە پشتۆ بێ ینی خەڵک زۆرە و قسەیەکە یعنی ئەڵێ تۆ بەرپرسێ دەست نەگرێ ناوی بە سەرمایەدار ئەگەر مەسئولێکە لە پشتەوە نەبێ ناتوانانی ببی بە دەوڵەمەندێکی وەکو شاسوار عەبدولواحید ینی کەس هەبووە مەسئولێکە بۆ ڕۆژێ لە ڕۆژان پاڵپشتی تۆ بکە دەستی تۆ بگرێ بۆ ئەوەی ببیتە شاسوار عەبدولواحیدی ئێستا و خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا من خستوەکەم بۆ باس کردی بە هیچ شێوەیەک من نەزانی ئەو خەڵکانە کە هەندێک قسە ئەکەن من بۆچی پێم ناخۆشە بۆ من نا بۆ خۆیان لە بەروی وا لە خەڵکەکەن وەرەی خەڵکی تریش ئەوە نیە ناهێڵن پشتی خەڵکی تریژە چێن ئەڵێن هیچ کەسە لەم وڵاتەیە پێ ناگا بۆیە من حەزکەم واز لەو نەزەریە بێن من کە پێ دەڵێم شتێکم بۆ ڕوون کردیتەوە کاکارزان ئەگەر من مەسئولێ لە پشتمەوە بێ زۆر بەسیتە ئێستا مەسئولەکەی پارۆشتەکەیشم لێ سێنێت و گوێشم بە ئايات و قەناتی ئەناتیش بێەوە داخە وانێ ئەو منطقە یعنی من هەز زەلامیسە گوێی لە منە بێ منطقی بزانم من دوو ئیشی زۆر جیاوازەکەم لە ئیلایەکانەوە ئیعلامێکم هەیە
یا دامی ئەعلامێکی سربەخۆ ئەەکەین کە خەڵک بەهی ئێمەی ئەناسێت و ئێمە پشتیوانی دارایی ئەەکەین هەندێک جیهات هەندێک جیاتی متەنەفسن هەندێک حیزبی دەسەڵاتداریشن حەزم بەم ئیعلامە نییە لەم لا شۆ بزنسم هەناڵم تۆ سەر بە حیزبێکی ئێگە سەر بە حیزب بووم تاوانێ بەسەر بە حیزبی دەسەڵات وانە ئەوەی کە جەناب باسیەکە ئەگەر مەسئولم لە پشتەوە مەسئولێکی دەسەڵاتم لە پشتەوە وانە چۆن مەسئولەکە دەسەڵاتی بێ خۆ نابێ مەسئولێکی معارەزم لە پشتەوە بێ و چۆن مەسئولی معارەزە لە پشتەوە پرۆژە وەرناگریت کەواتە مەسئولێکی دەسەڵاتم لە پشتەوە بێ باش ئەگەر مەسئولم لە پشتەوە بێ ئێستا زۆر بەسیط بێنارتیان داخست يعني من معادلێکی بەسیتە نازانم جەناب واضح حلایت يعني مەخسەم ئەگەر کەسێک لە پشتەوە بێ پیس ناکە ئێوە بسووتێن و تەقەلم بکەن ڕێک پێ دەڵالم پارەکە و لێرسەوە بێ نارتی داخل باشە کەواتە ئیشەکەی من شایەتی ئەوەیە کە کەس لە پشتۆنی باشە وەکو گروپی کۆمپانیەکانی نالێن وەکو خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالێن ئێستادا پەیوەندیتان لەگەڵ لایەنەکان چۆنە چونکە پێشتر زۆر باز لەوە دەکرا کە بەهۆی NRT-ەوە ئێوە پرۆژە وەرناگرن تەنانەت هەڕەشەی شخصیتان لەسرە تەقەکردنی بە دواوە هاات ینی تەنانەت ناوەهێنرا کە فڵان بەرپرس ئێستا دژمنایەتی لەگەڵ شاسوار عەبدولواحید چۆنە من دەمەوێت بە شێوەیەکی گشتی بزانم ئێستا پەیوەندیەکانی ئێوە لەگەڵ لایەنەکان بە شێوەیەکی گشتی لە چه ئاستێکدایە بەڵام موچانێکی کورد وەردەگرین و ئەو کات وەڵام من بەرەوانێ ئازیزانم موچانێکی کورد و دواتر بەردەوامی با گفتوگۆکەمان دەدەین. دووبارە سڵاوتانە بێ بەڕێزان لەگەڵتانم بۆ تەواوکردنی گفتوگۆکەمان کاک شاسوار پرسیاری ئەوم کرد کە لە ئێستادا پەیوەندیتان لەگەڵ لایەنەکان بە شێوەیەکی گشتی چۆنە؟ ڕاستکە من بەش بە حاڵی خۆم پەڕێکی تازەم هەڵاوەتەوە یعنی تقریبان یەک دوومان ژەبێ حتا لە فێسبووکەشمان ئەلانم کرد هەچ کەسێک کێشەی لەگەم ناهوبێ من ئەگەر شتێکم لەگەڵی کا بۆ یەک لایەنانە لای خۆمەوە پەڕێکی تازەم هەڵاوەتەوە بۆ پێیان ناردووە بۆ هەموو لایەک و تۆ من حەز ناکەم ینی هیچ کەسێ وا تێبگا کە من مەستان دژاتیەکی یەکەم دژاتی لایەنە یەکەم دژاتی حیزبیەکەم چکە ئیشی من نییە من حەزکەم هەموو لایەک تێبگا کە ئێمە پشتیوانی دارایی مؤسسەیەکی ئەعلامیەکەین هەدەفم ئەوەیە کە میدیایەکی ڕاستەقینە لە هەرێمی کوردستانە هەبێ حەزەکەمە میدیای هی یەکێتی بێ هی پارتی بێ هی گۆڕان بێ هی لانەی ئیسلامەکان بێ هی غێرە ئیسلامی بێت و هی کەسیشان نەبێت يعني واتە هەمووی بەهی خۆیان بزانن و بەس بە فعلیشی کەسیان نەبێ حەزکەم لە کوردستانە بە فعلی میدیایکی ڕاستەقینەمان هەبێ من نە بە تەمای دەسەڵاتم نە بە تام بچمە شوێنی سەرۆکیێرەم نە بە تام بچمە شوێنی سەرۆکی حکومەت نەجێگرەکەی نە هیچ کەسێکی باشەوە پرسیاری منیشە ینی قەت بەنیازنی وەکو لایەنێکی سیاسی بێتە ناو کایەکەوە ناوەڵانە ئینشەڵڵا باشە وەڵامەکە تەواو کافو جا بۆیە حەز ناکەم یعنی ئەوە نییە من چونکە ئەوتۆمحانم نییە ئەوانش مەفروزە لە مقابلە تەفەهمی من بکەن خۆ من حیزبێکی سیاسی نیم بمێ بچمە شوێنێکیان کەواتە بێ پیان خۆش بێ بێ دامی ئێمە بکەن بێ حەز بکەن ئەم جۆرە خەڵکانی وەکو ئێمە لە وڵاتەیە پێ بگەن من چەندین جار ئەم قسەم کرۆ بە هەندێک کەسولان و بەرپرسیشم و تۆتمە ئێستاوە حەز ناکەن ینی با بۆ یەک جاریش بێ لە ژیانتانە زەلامێک گەنجێک کەسێک لە وڵاتەیە پێ بگا سەر بە ئێوە نەبێ لە ژەڕی کەیفیەوەیان نەبێت وانە لە ژەڕی کەیفی حیزبانە بێ ینی کە خۆشە ئێستا مەسەڵەن ئیمڕۆ لە سەرۆکی هەرێم هەیە سەرۆکی حکوومەت هەیە مەسەڵەن لێرە یەکێتی نیشتمانی کوردستان بۆ نمونە باڵا دەستە لە سلێمانی چەند خۆشە لە سەردەمی ئەمانەیە 10 ساڵی تریژ بێ باسی کەنەوە بڵێ لە سەردەمی ئێمە بە سەدان گەنجی وەکو شاسوار پێگەیش خۆیان پێیان گیان بوون بە ساحی بشت یعنی بۆ حەز نەکەن بۆ حەز بکەن ئەگە کەسێکیش پێ بگات قورب بکەن بەسەریا و بیبن بە ناخی عەرزە لەبەرەوە ئێستا تقریبا الحەمدوللا پەیوەندەکان زۆر باشە هیچ کێشەم لەگەڵ هیچ کەسولایەنەکانیە و تقریبا بە يعني ئەو پامی کە من هەم بۆ لایەنەکانی تشتۆ بە چاوی ڕێز و احترام و سەیران کردو یعنی هەوڵیش ئین لە داهاتووی شابەڕاستی ئەمە بەردەوام بێ هەتا ئەو کاتی کە بتوانین و ینی من بەش حاڵی خۆم ئینشەڵڵا هیوادارم هەتا ئەو ڕۆژەی کەم لە ژیانەوە بێتم بەردەوام بێت باشە NRT لە ئێستادا NRT 1 وەکو کەناڵێکی ئەخباری و NRT 2 وەکو کەناڵێکی خێزانی لەگەڵ ڕادیۆی نالیا FM زیاد دەکات ئەم پرۆژانەیان بەتەنیا لەم سێ کەناڵەدا خۆی بینێتەوە گروپی کۆمپانیەکانی نالیا لە پلانمانە هەیە کە چەند پرۆژەیەکی تری ڕاگەیاندن لە داهاتوودا ئەنجام بدەین وەی کێلەوانی کە بیرمان لێکرێتەوە لە ئێستادا خەریکین بەتەنیا پشتیوانی دارایی پرۆژەیەکی ڕاگەیاندن بکەین کە ئیعلامێکی عەرەبی بێت و بۆ عێراق بێ بەگشتی باشە دێمە سەر بەشێک لە کارەکانی کۆمپانیای نالیا لە دیارترین یان یاخودەوەی زۆرترین قسەی لەسەر کراوە مەسەلەی پشکەکانی چاویلان بوو بەشێکی زۆر لە هاوڵاتیان گلەییان هەبوو گازندەیان هەبوو لە پاش کڕینی پشکەکان و پێیان وا بوو کە
مەغدورن دەمەوێت وەڵامێکی وازەح لە تۆ بگرم بۆچی ئەم ناڕوونیە لە لای بەشداربووانی ئەو پشکانە دروست بوو. تاام پێشێک کاکازان جواب بمەوە هەندێک خەڵک هەیە هەندێک ینی ڕەنە لەوە تێنەگەم من ژۆکوان پشکم هەیەسا باش ینی هەموو کەسەوە لەبیر خۆی بە من خاوەنی چاویلان نیم سە چاویلان موساهمەیە 10,000 کەس پشکی هەیەتیای سەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی خۆی هەیە مدرم فۆزی خۆی هەیە و ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبردننی خۆی هەیە کە من لە هیچ شانانیم منۆکو خەڵک پشکم هەیە جا خەڵک هەیە بای میلیۆنی دینار پشی کرەوە کاش 100 دلارەکە من تقریبا 100 میلیۆن دلارم لەو پرۆژەیە سەرف کردو هەرچی قازانج پرۆژەکانی ترم هەیە و قەرزی بانقیشم کردو بۆ ئەو پرۆژێ ئەوەی کە تۆ ئەڵەی دوو جۆر خەڵکەیە خەڵکێکەیە لە مەسەلی ئیشەکە تێگە مرتاحە و لەگەڵ هیچ مشکلی نییە خەڵکێکیشەیە ناڕوونی هەیە وەکو جەنابەت باسی کرد قسەی من بۆ بەڕێزانە ئەوەیە ئێستا بیری پرسیارێکی خۆت یەکەمەوە وتی تۆ بەچی بووی بە ساحیبی ئەمە من بۆ بووم بە ساحیبی ئەمە کە نەترساوم ئازابم لە ئیشکردنا لە مناڵیمەوە ئیشم کردەوە و مجازفێشم کردەوە کاکازان قەت من ئیشێکم نەکردەوە کە ئیشێکی تەبیعی بێ چونکە خەڵک بە ئیشی تەبیعی نابێت بە پاری خاوەنی ئەو نییە پاری باش تۆ بێ لە ئیشا مجازفێ بکەی ڕیسکێ بکەی شتێ بکەی کە خەڵک نیکردوێ مەسەلا من ماوەیەک لە ئەوروپا بووم گەڕا بوومەوە ینی مەطعمێکم دا نابوو ئەو کاتە دیلیڤەری هەبوو ینی هین هەبوو مەجموعەیە برادرم هێنا بۆ لەگەڵ خەڵکە لەسەر مەطعمەکە بوون شتەکان بەڕێوە بە ئیشێکی تازەمان کردبوو ینی قازانجی باشیە کرد لە کاتێکتا لە مەرحەلەیەکتا مەسەلا وەکو پێم وتی مقاولات مەکرد ئیشێکم مەکرد کە خەڵکی تر نییە کرد قازانجەکەم باش بوو کە گوندی ئەڵمانیم کرد کەس لە سلێمانیە پرۆژەی سەکەی نەبوو ئەم چاویلاندەیش حالیان من وەکو پێوتی قەرزی بانقشم بۆ کردووە هیچ پەشیمانیش نیم لی لەبەرەوەی لە ئیستادا چاویلان بای بڵێن 400,000 متر مربع مڵکی ئەرزی هەیە کە هی پرۆژەکەیە ئەم پرۆژێژم ئەرزەی بە پیاسەی وەبەرهێنان کراوە بەناوەوە بۆ لەبەرەوەی پارێکی زۆری تا سەرف کراوە پیاسە وەبەرهێنان بکە کراوە بناوە جا خەڵک هەیە قیمەتیەوە نازانە مەسەلەن تۆ لە ساڵی پاردا بێ موچەی هەبووە خەڵک موچەی نەبووە مەسەلەی داعش هەبووە گەشتیان لە جنوب بۆ ناتون بۆ کوردستان بۆ نمونە تاقان وەکو چاویلان جۆکەمە پرۆژەیەک تر واریداتی کەمە بەڵام من استراتیژی بیرەکەمەوە من لەگە ڕزماتان بۆ ئەو هەندە هاوڕیانە و برادرانە من وای بیر ناکەم ڕۆ میلیۆنی دینارم داناوە یا 1,000 دلار یا 10,000 دلار داناوە کەسە پارێکی بخەمەگرفان من وای بیرەکەمەوە کە سەرباری وشتە قەرزام لەسەر پرۆژەکە مشکل نییە بەلامەوە بەڵام یەک دنیا مڵکمان بناوەیە من بیر لەوەکەمەوە 4 ساڵی تر 5 ساڵی تر مڵکە چی لێت بە مروری زەمن وا بووە ئەوەی کە مڵکی کڕیوە عاقڵ بووە قازانجی لێ کردووە ئەوەی کە مڵکی بۆ ئەوانەشە کە هەموو خاوەن پشتەکانە جا ئەوەی کە باوەڕی بۆ هەیە و مڵکەکەی ئێڵێتەوە ئیستا هەڵی ئەگرێ ئەکید بە سوێنەوەکو کاتی خۆی گەجەناوی بیری بێ ئەرزیان تەوزیع کرد ئەوەی ئەرزەکان تۆزە دوورە شار بوو هەبوو بە دەوەرەقە ینی 1,000 دلاری فرۆشتەوە ئەوەی کەیکری پاش ماوەیە بە 10 دەفتەری فرۆشتەوە ینی بە 100,000 دلار ئەمەش عینەن شتە زەلام هەیە ئیسەڕەن مەسەن بێزار بێ لە یابێ پارێکی کەم بیفرۆشێتەوە بەڵام خەڵکی عاقڵە بیرەکاتەوە ئەو مڵکە مهمەی هەیە لە مهمترین شوێنی سلێمانیە هەڵیەگرێ بۆ 5 ساڵی تر بۆ 3 ساڵی تر هەموو کەسێک کە دینارێکی یارە بە چاویلان ئێستا بای 5 ئەوەی پارەکەی خۆی ینی بای 5 دینار زەوی بناوێ لەبەرەوە من قسەی منیش بۆ هاوڕیانە و وەکو ئامۆژگارێکی هاوڕیانە بۆ بەرەزانی تر ئەوەیە کە من ژۆکو ئێوە پشکم هەیە پارەم تێکردۆ ملی پەشیمانیم هەڵی ئەگرم بەس من بیر لە داهاتووەکەمەوە بیر لە ئیستا ناکەمەوە باش قسەیەکی تر هەبوو لەسەر ئەم پرۆژانەی کە ئێستا بەردەوامی هەیە گوندی ئەڵمانی سێ بنمونە لە کاتێکا باز دەو دەکرا کە پرۆژەی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتر لە سلێمانیش وەستێنراوە بەڵام ئەم پرۆژانە هەر بەردەوامن ئەم پرۆژانە تیجارین یان دەچێتە زمانی پرۆژەی وەبەرهێنانەوە گوندی ئەڵمانی سێ هیچ ڕۆبتێکی بۆ بەزەکەم بەرچاوڕوونیە بێ ینی بەس ناومان ناو گوندی ئەڵمانی سێ لەبەری گوندی ئەڵمانی وەکو براند ئەینا گوندی ئەڵمانی ئەرزەی خەڵک بووە ئەرزە بووە کڕیومانە پارەکەیمان ناوە چین بۆ دایری بەلەدیە ئیجازەمان پێوەرگرتووە خانوو بیناکەین بە پاری خۆمانەوەی فرۆشینەوە یعنی هیچ نەڕەبتی بە حکومەتەوە هێنە بۆ بەرهێنانەوە نەبێ هیچ شتێ وەکو هەموو کەسێکی تر وەکو یا زەلامێ ئێستا گوێی لەم قسەی منە بەیانی بڕوا لە عقاری لە گەڕێکی تر 400 متر ئەرزە بکرێت بیکە بە خانوو بە شقۆ و شقەکان فرۆشێتەوە هەر عینشتە بەعکسی شوێمە خۆمان خدماتی پرۆژەکەش دەکەین من کە خۆی بە پێی قانون لەبروی ئەرزی بەلەدیەیە بەڵێ لەبروی ئەرزی بەلەدیە هی و بەرهێنانیە مەفروضە حکومەت خدمات بۆ ڕاکێشەوە هەموو کۆڵانێک تر بەس ئێمە خۆمان خدماتەکەش دەکەین لە پێناوی ئەوەی کە پرۆژەکە زوو تاو کە خەڵکاتە ناوی مشکل خدماتی نەبێت باشە ویستم پرسیار بکەم سەبارەت بۆی کە پرۆژەی نوێی گروپی کۆمپانیەکانی نالیات چییە بەدەر لەم پرۆژانی کە ئێستا هەیەی تامان پرۆژە و کوتم ئێمە 4 ساڵژێ پرۆژیان نینێتێ
بس فکرەیەکم لە خیاڵە هۆکارەکەی NRT بووە تەسەورەکەم ینی من هیچ هۆکارێکی لە خۆمان شک نابم من پێشتر یەک دنیا ئەو تا لە ئەوگەر جەنابتان سەیری هینکەن من لەماوەی ئەو دوسێ ساڵی کە دەستم کردبێژ لە 2010 تا 2011 بۆ 4 ساڵە پرۆژەی باشمان هەبوو گوندی ئەڵمانیەکمان هەبوو دوومان هەبوو کورسیەک دوو یعنی پرۆژی ترمان هەیە لە نالستی چاویلاندم هەبوو یعنی تقریبا سێ چوار پرۆژەی باش وەرگرتووە بەزەوە تا لە 2011 NRT-مان داناوە هیچ پرۆژەیەکم نێراوەتە حتا من منافەسە و مقاولاتە بۆ چوومەتە ناو مقاولاتەکەەوە بۆ ئێمە دەرچووە دوای لیان سندونێتیانە بە یەکێکتر یان بۆی کە لە دوای ئێمەشەوە بۆ گوێشم نیاوتێ بەزستە فکرێکم هەیە ئەرزی خەڵکەیە بە تەمان بیکڕمەوە بیکەم بە شوقا بەس شوقەی هەرزان و بە ئەقساتی درێژخان بیان بە خەڵک تقریبا تەسەورەکەم ئەگەر ئەوژانێ بۆم بچێتە تەنیا فکرێ یان چۆتە نا تقریبا ئیشم تیا کردو بەس ئەگەر عەقڵشتمان هەوە دروست نەکەنوانە ینی تەسەورەکەم لە 2 سەمانی ترای ئینشەڵا بتوانم ئەو پرۆژەی ئەعلان باشە پێم خۆشە چەند کۆمنتێکی ترت بۆ بکەنەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نیشتیمان حەسەن دەڵێ بەڕێست شاسوار چێ یارمەتی دارایی ئێوە دەدات کوردۆ حاجیش دەڵێ ئایا ناتوانیت بە داهاتی چاڤیلان تاوکاری حکوومەت بکەیت فەرمان ڕەسوول دەڵێ کەیسی سووتانی NRT چی بەسەر هات بکەران دەستگیرکران یان نا منیش پرسیار دەکەم سەبارەت بەوە بەڵام ڕێبین سورچیش دەڵێ هۆکار چییە کە هەوڵی تیرۆرکردنی درا دیار سەلامیش دەڵێت ئەو دەستخۆشی کردووە دەمهات دەڵێ ئەوش دیسانەوە هەر دەستخۆشی کردو و دەڵێ سەرکەوتووە دایان شێرزاد ئایا هیچ پرۆژەیەکی بۆ گەنجان هەیە کە بەدڵی خۆی بێت باش ئەگەر وەڵامی وانە بیتەوانێ و دواتر کۆمنتەکانی تر بۆ بکەن ئەوەی پرۆژەی گەنجان ناڵم شتێکم لە خیاڵای حەزەکەم بیکەم ئەگەر ئینشەڵا سەر بگرێت ینی حەزەکەم شتێکم بە پارێکی کەم و بە ئەقساط بێن وەکو چۆن کاتی خۆی کورسیمان کرد یعنی تقریبا 2000 دلارمان پێشێکی وەرگرت هەموو شوقەکەمانیا بە خەڵکو و مانی تقریبا 300-400 دلاریان بۆ منە گێڕایەوە تا ئیستێش و تا 10 ساڵی تریش خەڵک هەر ئەبێ ینی پارەکەی خۆمان و ئەوەی کە هیچمان بۆ قازانجەکەیشی چۆتە قیستەوە ئەو بەنسبەت پرۆژەی تازە و بەنسبەت ئەوەی NRT و سوتەنەرانوانە پێما بێەوە زۆر ڕەتی بە من نیە بەڕاستە و خۆ باشە منیشتم و پرسیارە بکەم ینی بەشێکی زۆر لە کۆمنتەکان باسی مەسلەی سووتانی NRT و کەیسی NRT-کەن زیاتر پێم وا بێت لایەنی یاسایی حقا کۆمپانیای نالەی ئەعلامی یا خاوەنی NRT کە لە ڕووی قانونیەوە کە کۆمپانیای نالەی ئەعلامیە ئەوان باشتر تۆزە بکەن بە زۆنی من ئاگادار بم چ ئەو کەیسە چ کەیسەی تەقەکردنەکەی من ناڵم کاکازانیت هەندێک کەیسێ لە هەندێک شوێنە ئەوەستێت یعنی ئەو قووەتێکی تری ئێ و مرحلەیەکی تری ئێ و ڕەنە شێوازە حکمێکی تریشی بێ کە ئەو کەیسانە هەڵبیرێتەوە وەکو مەسان کەیسی حەوێ شوبات کاتی خۆشی لە شەڕی ناخۆات چەند شتێکتر هەبووە کوشتنی ئەو کەسان پێم وابێت زەحمەتە لیستە یەکلایی بکرێن یەکێکی تریش لەو برادران پرسیاری کەوتی هۆکاری تیرۆرکردنی من جگە لە NRT و لە مؤسسەی ئەعلامی NRT کە دامی مالیمان کردووە هیچ شتێکتر لە خۆم شک نابم ڕۆژە ڕۆژان نە چەقۆم هەڵگرتووە نە ئیسێشی لەسەر بێن نە دەمان چا هەڵەگرم نە سلاحم پێ نە شکر دوژمناتیم لەگەڵ کەسایە بەخوای سەر بە تاختە ناچمە ناو بازار و لای سەوڵەکە و هینەکەم قەت مشتێم لەگەڵ خەڵکانیە ئەگەر شتێکی تر هەبووە ئیسە دەمێ بۆ شکاتم لێ کردو یا بما بە محکەم و گرتوما من جگە لە مۆزۆی ئەعلامی هیچ لە خۆم شک نابم باشە نهات دۆسکی دەڵێ چۆن لە ماوەیەکی کەمدا ئاوها دەوڵەمەند بووی وابزانم وەڵام من حەزکەم لەسەرەوە کاتە شتێکم لەبیر چوو بۆ ئەو بەڕێزە کاکازانێکی لەو شتانی کە خەڵک دەتوانێت بچێتە پێشەوە قەت من لە گەنجەتی و لە مناڵیشما چاوم لە ماڵی خەڵک نەبووە مەسا معادە کە خەڵکی دەوڵەمەندم بینیوە لە سلێمانی ئەو کاتە چەند ماڵێک هەبوون حەزم کردووە بێعجاب وە سێرم کردوتمە ئەوە نیە واو بۆ ئەوانە هەیەە من چۆن وەکو ئەوانم هەبێ ئەوە نیە بیرم کردوەوە ئیسفادەم لێ کردەوە لە مێشی خۆمە پلانم داناوە و لەخوا بەزاوی لە داهاتوە پێگەشت واتە یعنی قەت من وا ناکەم ئەو نیە مبەڕیر بێنەوە بڵێم وڵا کاکارزان بووە دەوڵەمەنە لە بروی دزە کەواتە من بووە دەوڵەمەند نیم لە بروی دزنیم گەندەڵیم ئەوە واو لێ ئەکا کە تۆ قەت هەوڵ نێ قەت نەچتە پێشە چکە تۆ بەردەوام پێ وایە کاکارزان بووە یا شاسوار بووە دەوڵەمەنە لە بروی گەندەڵە ئێترەوە شتێکی لا دروستەکە لای خۆ کە قەت هەوڵ نەی دەوڵەمەبی من حەز ناکەم خەڵک وای بکاتەوە حەزەکەم ئینسان ئیرادی بە قووت بێت هەوڵ بات لە جاتی جارە دەجار هەوڵ بە ئیش بکە ئەفکاری تازە هێبشتی جوانی هەبێت لەسەر شتی خۆی کە باوەری پێێتی شەڕ بکە ئەکیدم ڕۆژە لە ڕۆژانەیە بە خاوەنی شتی خۆی بەڵام ئەگەر تۆ پێی وابێ قەت نایی بە خاوەنی هیچ ئەکید بە قەت نایی بە خاوەنی هیچ باش یعنی من هەر حەزەکەم نمونەی تێشەوە بگەڕم بوو ینی چکە کاتی خۆی پێوتی لەسەر ئەو مۆزوع حەزەکەم کەیسە پرسیارەکەم تو حەزەکەم کاتم بیتێ یعنی تەسەور کە لە حەز ناکەم ناو بێنم لە کاتی حەڤەی شوباتە بۆنەوەی خەڵگە ئەیزانی هەندێک لایەنیان زانی کێم پشتیوانی دارەی NRT-یەکەین
تەسەور ناکەی تەلەفۆنم لەکوێوە بۆ هاتووە یعنی ئەگەیسە تەلەفۆنەکان بۆ تۆ بژێنم تۆ عەجایب بلیە لە مهمترین شخصی عێراق و هەرێمی کوردستانەوە من تەلەفۆن بۆ هاتووە تا زۆر کەستری ئاسایین تقریبا لە ماوەی ئەو سێ ڕۆژیان بەدەیان تەلەفۆنم بۆ هاتووە هەمووشی تەلەفۆنی برادرانە و ڕێز و احترام خوا هەڵناگرێت هەمویان تەکلیفەکانەوە بۆیان بەشکن بە برادانی ئەناتی بڵێ یا ئێوە وەکو ئەو لانی کە دامی ناتێکن بەش ناتی بۆ 2 هەفتە ڕابگرن زۆر بە احترام و داوای لە بنوم لێکردو من ئەوم نەکردو من ئەکیدم هەچ کەسێکی تر بووە لە جیاتی من ئەو شخصانە تەلەفۆنیان بۆ بکردا هەڕەنە لە تەلەفۆنەکانەوە هەستانەتە سەر پێ بۆیان یعنی کە منش ئەکیدم یعنی ڕزم هەیە و ڕز و حرمەتم هەیە بۆیان بەڵام ئەکیدم من نەبوومە هەچ کەسێکی تر بوومە دەبێ بۆ ئێناتی داخست بوو ئەمە بۆ باسەکەم حەزەکەم گەنجانی تریش خەڵکی ترێ وڵاتەش ئیرادیان هەبێ کە شتێ باوەڕیان پێ بوو ئەگەر لە پێناویشە بیش کوژدەی سەریش دابنی هەر شتێکیش بێ ئیرادە و هەبێ باوەڕ پێ هەبێ سەرکەوتووەبی باشە قەت ترست لەوە نەبوو ینی تۆ دامکردنی ئێنارتی بۆ نمونە بتگەێنێتە ئەوەی خوا نەخواستە یعنی بگاتە حاڵەتی تیرۆرکردن وڵاتی نەکبێتەکە من باوەڕم بە مردن نییە باوەڕم بە مردن نییە باوەڕم بۆ نییە کە بڵێن نامن من دوو تەفسیرم هەیە بۆ مردن ئەوانەی کە مسلمان و باوەڕیان یعنی یا نەک مسلمانەوەی کە باوەڕی بۆ دنیا هەیە پێی وایە ئەگەر بیژمرێ بە زوڵم بمرێت لەو دنیا تعویزی بۆیەنەوە بەهەشت شوێنێتی ئەوەی کە باوەڕشی بۆ دنیا نەبێ کە مردی نازانی چەنە ژیاوی وانە لەبەر من لە هەردوو حاڵەتێک خۆم تاوان کەسێکی مسلمانم هیچ بەلامەوە مهم نییە بمرم نەمرم مهم نییە من ئەوم بەلاوە مهمە ئەو دقەی کە ئەژیم چەنە ئەژیم بڵێن چۆن ئەژیم و چیم کردووە من حەزکەم لەم فتەی کە ئەژیم جیاوازم لە هاوڕێکانم جیاوازم لە هاوتەمەنەکانم جیاواز من ڕۆنە لە بزنزمانەکانی تر حەزەکەم شتێ بکەم جیاوازم مهم نییە هەرچەند پێشووتریانی بە جۆرێک لە جۆرەکان وەڵامدایە بەڵامەڵێن شاسوار عەبدولواحید پارەیەکی زۆری لە بەردەسە خاوەنی ئەم پرۆژانەیە دەوڵەمەندە چییاوە لەم سەر ئێشە ینی بۆچی هاتووە بۆ خۆشە دامی ئێنارتیەکە باش ئێستا مەسە من بیرکەرە کاکارزان من پارەم هەیە بیزەوت بۆ معلوماتە زۆر پارەم نییە خەڵک هەندێک خەڵک وازانم زۆر پارەم زۆر پارەم نییە بەزان پارەکەم لە چیا بەکارێنم ئەگنا زەلام هەیە لەم سلێمانیە هەزار ئەوەی منی هەیە و لەخوا بەزابێ هەموو دەوڵەمەندەکانی سلێمانی لە من زیاتریان هەیە هەر هەمویان بەبێ ئیسtisنا من لە هەمویان کەمتر پارەم هەیە بۆ معلوماتە بەس خەڵک وازانم پارەم زۆرە لە بەروی ئیشەکەی من دیارە چاویلاندم کردووە دیارە ئێناتیشم کردووە دیارە ئەیگنا خەڵک لە من دەوڵەمەندە بەس کاکارزان بیرکەرە پارە قیمەتی چییە مەسەن ئێستا من پارەم هەبێ بچم شەو ڕۆژ بەس لە گەڕان و لە سەفەر و لە سیاحەت و پارە بخەمە گرفان و پارە کۆکەمەوە دوای ئەوە یعنی ژیان چ تامێکی هەیە من پێم وایە خوا ئیمکانێتی کیاومەتێ پارەیەکی باشم هەیە حەزەکە من پارەیە لە پرۆژەیە کاسەر بکەم کە ئێوەمانان و ئێستا ئەو بینەرە بەڕێزانی کە گوێشیان لە منە و هاوڵاتیانی وڵاتەکەم خۆشگوزەرانتر بن من پێم وایە لە ڕێی دامکردنی ئەم پرۆژەی ئەلامیانەوە ئەتوانم بەجددی ڕکلامێکمان کردو و ئەتوانین وا بکەین کە کوردستان خۆشگوزەرانتر بێ من ئیستا ئەزام ئەم کوردستانە چەندی پارەتیە چەندی ئیمکانێتیە حەزەکەم هەموو گەنجێکیەم وڵاتەوەکو من پارەی هەبێ بۆیە ئەو پارەی کە هەمە تەخسیسی یەکەم لە پرۆژێکی ئەلامەدای پرۆژێکی ئەلامەکەم بۆی خەڵک چای زیاتر بکرێتەوە ئیشەڵڵا گوزەرانی خەڵک باشتر و خۆشتر بکەین باشە لە پاڵەمانەدا فشاری خێزانی یان کە سوکارت لەسەر نییە بۆی دەستبەرداری ئەمانە کۆزیان لێنەوەی باشە دەیکەمە دو پرسیار دەمێ بزانم تۆ لە خاوەنی چاویلاندی پرۆژەی چاویلاندی و لە پاڵەمانەدا خاوەنی پرۆژەی وەبەرهێنانی لە شوێنی نیشتە جێبوونە با بڵێن و دامیە نارتیژەکەی دڵت بەکام لەم پرۆژانە زۆر خۆشە وەڵایی بەسەراحی نایشارمەوە ینی ئەوەی پرۆژەکانی تەمتان چاویلان زۆر دڵخۆشە لەبەی کە خەڵکی شارەکە و خەڵکی کوردستان و حتا خەڵکش لە عێراق و لە ناوەڕاست و جنوبێن کەی بینن کە ئەی بینن ئەوە هینە بن ینی تووشی سەرسوورمانە من پێم خۆشە بەڕاستی بەڵام ئێنارتی بۆ من کە دامی مالی ئەەکەم سرمایەکی معنیوەکو بیداد بۆم باس کردی ینی شتێکە هەستەکەم بەز من ئێنارتیم هەیە هەموو کەسێکا کارزانتوانە پاری هەبێ هەموو کەسی دەتوانێت پاری زۆر کۆکاتەوە بەس کەم کەس هەیە مجازفە بە حیاتی خۆیەوە بکات لە پێناوی شتێکە باوەڕی پێ بێ من حەزەکەم ئەو مەبدەە بچەسپێنم کە بڵێم میستێژ لەم دنیا خەڵکانێ ماون کە ئەوە نیە باوەڕیان بە شتێک هەیە و تێکۆشن لە پێناوی زۆر سپاس بۆ شاسوار عەبدولواحید خاوەنی گروپی کۆمپانیەکانی نالیا سپاس دەکەم کە میوانی تاوتوبی ئازیزانی ناوتی زۆر سپاس بۆ سەرنج و کۆمنتەکانی ئەوەش لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی وادارم وەڵامەکانتان وەرگرت بێتەوە تا بەرنامێکی دیکە هەر شادە.